ماوەی دوو ڕۆژە لەلایەن لیژنە ئەمنی هاوبەشەکانی قایمقامیەتی قەزای چەمچەماڵەوە هەڵمەتێکی دەست بە سەراگرتنی چەکی بێمۆڵەت و ئۆتۆمبیلی جامڕەش و کەسانی داواکرا و تۆمەتباریان دەست پێ کردووە. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە ئەو هەڵمەتانەی کە لە ڕابردوودا ئەنجام درراوە ئامانجی خۆی نەپێکاوە، بۆیە بەردەوام هەڵمەتەکان دووبارە دەبنەوە و تیایدا جیاوازی لە نێوان هاوڵاتی ئاسایی و کەسانی پلەداردا دەکرێت. ئاشکرای و هەڵمەتانی کە لە ماوەی پێشواکراون دوای زنجیرێک لە ڕووداوی کوشتن و تەقەکردن بووە و دووبارەبوونەوەی ئەو ڕووداوانە بەڵگە و نیشانەی لەسەرەوەی کە و هەڵمەتانی کراون لە پێشوا ئامانجی خۆیان نەپێکاوە بەشێک لە هۆکارەکەی گەڕێتەوە بۆەوەی هۆکاری سەرەکی کێشەکان بڕنەکراون کە بەشێکی پەیوەندی بە لاوازی دادگاکانەوەی و بەشێکی پەیوەندی بە زاڵبوونی لایەنی حیزبیەوە هەیە. ئەو جیاوازیانەی کە کراوە ئاشکرای لەم شاری خۆمەنایە بینین کۆمەڵێک کەس هەن ڕەنگە بە پاڵپشتی حیزبیا خو دەستگای ئەمنی لەسەر و ئەوەی دەستگامنیەکان نەتوانن لێپێچینەوەیان لەگەڵا بکەن بە ئازادانە دێن و ئەچونچەکیان پێ سیاری جامڕەشیان پێەیە، بۆیە پێویستەکە ئەمە هەڵمەتانە بە شێوەیەکی فراوانتر و بەردەوامی بکرێت و بە فەرمانی سەرۆ خۆیان بە شێوەیەک بکرێت کە چەک نەهێنرێتەوە ماڵەکان دیاردەی چەکداری بنەبڕ بکرێت لە بناغەوە نەوەکەوەی هەر جاری وەکو کە پەتایەک بڵاو بێتەوە دێن چارەسەرێکی ئەوەی کوتوپڕی لێدەن هەڵمەتێکەکرێت و ئەو هەڵمەتانە تا ئێستا نەیتوانێت ئامانجی خۆی بپێکێ. قایمقامی قەزای چەمچەماڵ کە هاوکات سەرۆکی لیژنەی ئەمنی قەزاکەیە ئاماژە بەوە دەکات هەڵمەتەکەیان لەژێر چاودێری بریکاری وەزارەتی ناوخۆ و ڕاستپاردەی پارێزگاری سلێمانی بەڕێوە دەچێت و لە هەڵمەتەکەدا هیچ جیاوازیەکیان لە نێوان هاوڵاتی ئاسایی و کەسانی پلەدار و بەرپرساندا نەکردووە و سەرجەم ئەو کەسانە لێپرسینەوەیان لەگەڵدا دەکرێت کە سەرپێچی یاسا و ڕێنمایەکانی لیژنەی ئەمنی قەزاکە دەکەن. سەبارەت بە هەڵمەتی ئەمنی و پاراستنی ئارامی شار لیژنەیەکی هاوبەش پێکاتوە لە هێزەکانی پۆلیس و ئاسایش و هێزێکی تایبەتیشکە بۆ پاڵپشتی ئەم هێزانەمان هاتوون لە دیارە ئەم هێزە یاخود ئەم لیژنەیە لەسەر فەرمانی بەڕێز بریکاری وەزیری ناوخۆ ڕاستپاردەی جەنابی پارێزگار تەشکیل کراوە بە پێچەوانەی لیژنەکانی تر یان جارەکانی تر یا ساڵەکانی تر ئەم جارە هێزەکانی پۆلیس و ئاسایش لە خوانەوە دەستمان پێ کردووە، یعنی ئەوەی دوێنێ کە کرا زیاتر لەگەڵ خەڵکی پلەدار و مەسئول و ئەو هێزانە بوون کە بەڕاستی تا ئێستا وەک بڵێ ڕێپێدرابوون یاخود لە خوان ڕادەدی، بەڵام دوێنێ و ئەمڕۆژ وە هەتا بژمێنێ هێزەکە بێ فەرق و جیاوازی لە لایەنی سیاسی لە کۆمەڵایەتی لە پلەدار لە هەر شێوەیەک بێ فەرق و جیاوازی ئەو ئەرکە لە ئەستۆ دەگرن. ماوەیەکە حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتنی هاوڵاتیان لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان ڕووی لە هەڵکشان کردووە. توێژەرانی کۆمەڵایەتیش بەردەوامی قەیرانی دارایی و سیاسی بە هۆکارێک ناو دەبن. هاوکات دیاردەی چەکی بێمۆڵەت و لاوازی دادگاکان و سوکی سزای تاوانباران و پاڵپشتی و داڵدەدانی تاوانباران لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە بە هۆکارێکی سەرەکی ئەو حاڵەتانە دەزانن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.